school, when teacher gave me the stories, I always read them at home. And when I went to grade 3, one of my friends. شانازی بە تەواوی قوتابیەکانمانەوە ئەکەین وەجی خۆیەتی کە خۆشحاڵی خۆمان دەست ببڕین بۆ توانە و لێهاتووی بەهرانەی کە ئێوە هەتانە و هەوڵتان داوە هەر لە ئێستەوە لەو تەمەنە بچووکەوە توانە و لێهاتوویەکانی خۆتان بکەنە پرۆژێ بۆ خزمەتی هاوڕێکانتان و ڕۆڵەکانی ئەمیلەکان. توانەکانی ئێوە لەکوێی ئەو کتێبانەی کە لەوانەکانی ئەیخوێنن کۆنە بۆتەوانێت. ئەگەری هەیە قوتابیەک لە وێنەکێشانە زۆر بەتوانە بێت، ئەکرێ قوتابیەک لە وەرزشکردنا زۆر بەتوانە بێت، ئەکرێت لەلایەنی ئەدەبی و نووسین و چیرۆک و شعر و بابەتە ئەدەبیەکانە زۆر بەتوانە بێت. لەبەرەوەی خۆیەتی ئێوە چاو لە هاوڕێکەکان بکەن، ئەمە بکەنە دەواازەیەک بۆ دۆزینەوەی زیاتری توانەکانی خۆتان. ئێمە جارێکی دووهاتی ئەکەینەوە کە مامۆستا بەڕێزەکانتان جارێکی تر و بە گوتینەوە هاوکارتان بن لە دۆزینەوەی بەهرە جیاوازەکان. ئەکەی هەندێک بارە هەبێ ئەسڵەن لە وانەکانی خوێندنی قوتابخانەتانە نەبێت. قوتابی ئەزیزەکان بەدەر لەلایەن ئەکادیمی زانستیەکەتان بیر لە خەون و خولیاکانتان بکەنەوە. ماشەڵڵا ئێوە وردە ئەچنە تەمەنێکەوانێ پێڕوانینتان لانی لۆژیکیتان وردە پێ ئەگات جی پێشکەشکردنی یەکەمین نووسینی چیرۆکی یەکێک لە قوتابیە هەرە ئەزیز و بەتواناکانمان، ئەویش قوتابی ئەزیز باخی بەختیارە. بۆ ماوەی 4 ساڵە لە خزمەتیان لە قوتابخانەکە پێمان وایە بەشێکی لەو دۆزینەوەی بەهرە و توانایانە بەر قوتابخانە ئەکەوێت و بەر مامۆستا ئەزیزەکان ئەکەوێت. بەشێکی تریشی ئازایەتی خۆی بەخێوکارەکەیەتی کە ئەم توانەوەی هاتوویانی دەرخستووە. ئێمە ئامادەی کردووە حتما شانازیی گەورەیە قوتابخانەی جیهان هەموو مامۆستاکان دەستخۆشکردنەکەن. باخیگیانی خۆی وتەیەکی هەیە توانای قسەکردنی هەبێ. من دوێنە پرسیارم کردوتم چی وای لێ کردووی ئەم شتانە بنووسی، وتی من خۆم حەزم لەم شتانە هەبوو، پێشتری چیرۆکم زۆر خوێندوێتەوە بەس فازڵکێبار پێم وا بێ وتی یەکێک لە قوتابی ئەزیزەکان ستۆری نووسیوە و منیش وێرم کردوتم بۆچی منیش نەینووسی. يعني